دەم باش تەماشەوانێ بڕوومەت دەستێژی بۆ سەر ڕۆژنەمەڤان و ڕۆشنبیران ڕامان و ئاماژە نوێ دەدەمەکێدا کو لە هەرێما کوردستانê niha باوەیەکی بەربەڵاو gelek caremasa dihêt xweyekirin an ku dihête berçavkirin ku hêriş bû ser rojnamavanan û kesetiyên roşenbîrî tête encamdan. Hêrişên cuda cuda gelek caraf hêrişe bûye sedem ku gelek ji rojnamavanan canê xwe ji dest bidin an ji rûyê cestiyê ve gelek azar berbigehen. Gel di welatekê de ku yekî ji binamayên demokrasiyê ew e azadiya çapemenî hebît. Kesên roşenbîr pantayekî berfirehê karkirinawan hebît bû çavatke pêşxistina civakî. بۆ دنها لە هەرێما کوردستانی دا هەیە نەهاژیک ڕۆژنامەڤان سیاسەتمەدار کەسایەتی ڕۆشنبیر ڕۆبڕۆ ئەشکەنجەدانێ دبن و gelek caran مەترسی لەسەر ژیانەوە هەیە و بە gelek شێوازین جودا جودا گەف لێ تێتەگرن دەستێژی بۆ سەر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر ماناو و ئاماژەکانی ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕۆی بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەڵکە دوای ئەم ناوبەرە چاوەڕێی سەرنجەکانی ئێوەی بەڕێسەکە لەگەڵم بن. دووبارە سەڵاوتان لەبێ. دەستێژی بۆ سەر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیران ماناو ئەماژەکانی لە کاتێکا لە هەرێمی کوردستان زۆر جارە دەستێژیە کرێتە سەر کەسانی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسەکان و ئەم کەسانە ئەشکەنجە درێ gelek جارە بێتەوەی گیان لە دەزانی ئەم کەسانە. بۆ لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەو دیاردە بەربڵاوە بە تایبەتی کە لە ئێوارەی بیستۆنەی هەشت لە جادی سالمی سەوڵەکە دەستێژی کراوە سەر ڕۆژنامەنووس ئاسو سەردی و بریندار کرا. لە ئێستای هەرێمی کوردستان کە زۆر جار باس لەوەی گری کە پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستان لە گەشەکردندا بێگومان یەکێک لە بینەرە بەرزەکان لە بنەما سەرەکیەکانی گەشەکردنی سیستەمی دموکراسی ئەوە کە ڕۆژنامەنووسی ژیانی ڕۆژنامەنووسی ئازاد هەبێ ڕۆشنبیر پانتەیەکی فراوانی بێمەترسی لە بەردەمدا بێ بۆ ئەوەی بتوانێت چۆن کۆمەلگا پێش بەخاوچوون زانیاری بەشێکی باش هەم لەلایەن ڕۆژنامەنووسان و هەم ڕۆشنبیرەکان بە خەڵکە دێ بۆ تا ئێستا ئەو دیاردەیە ڕۆژ بەڕۆژ هەر هەیە بنبر ناکرێت و یەکانی چییە؟ ئێمە چاوەڕێی سەرنجەکانی ئەوەی بەڕێزین لەسەر ئەم بابەتە یەکەم پەیوەندیشمان دەشتی لە هەولێرەوە. کاک دەشتی وارد باش. زۆر سپاس. دیارە منەی ڕۆژنامەنووس هەرچی ڕۆشنبیر زۆر لەمە مەزنترە ئێمە بە چەند خولەکێک باستی بکەین بۆیە بارودۆخی ئێستا کوردستان بۆ ئەلومەرزەی کە ئێستا دێتە پەردەدەم زەرورە ڕۆژنامەنووسان ئەو ئەرکێکە لە سەرشانیتان پاراستنی مێژووی کوردەوە ڕۆشنبیرانیشان بەشانی ئەم دەستکەوتانە کە ئێستا دێنە دیوە ئەم بارودۆخە بە شێوەیەک شڕەوە بکەن ناحکومەت هەرێمی کوردستان ببێتە سوتەمەنی و ناوڵاتی ببێتە سوتەمەنی بۆیە دەبینین کۆمەڵێک ڕۆشنبیر کۆمەڵێک بەناو نووسەر بۆ ئەوەی بگەن بە ئەوەی کە خەڵک بیان ناسێ خەڵک بڵێ فرانە ڕۆژنامەنووس یا فرانە گۆڤار مقالەیەکی نووسیوە دەبینین هیچ بنەمایەکینەوە وەڵامی دەدرێتەوە ئەم ڕۆژنامەنووسە نازانم. بەڵێ کاک دەشتی ڕۆژنامەنووسێکی لە بنەمەکانی هێشکردنی گەیاندنی زانیاریە بە خەڵک بەرچاو ڕوونکردنی خەڵکە لەسەر کۆی سیستەمی ژیان تۆ بۆ هەستێکی کە ڕۆژنامەنووس دەبێت هەستکاری واقعیکە لە بەرچاو بکرێت لە چ ڕوویەکەوە هەنی ڕۆژنامەنووسەیەکە ڕەخنە بگرێت ئەمە چێتە چارچۆی چیەوە؟ کاگەکە من بەگشتی نایرم ڕۆژنامەنووسەکان بەڵام نخبەیەک لەم ڕۆژنامەنووسانە ڕۆژنامەنووسەیە تەشیر دەکاتن کە وەڵامی دەداتەوە دیسان جارێکی تر تەشیر دەکات بۆ ئەوەی گۆبارەکەی بازارێ بێ بۆ گۆبارەکەی بفرۆشرێ ئەم تەشیرکردنە کە تۆ بکرێت ئەم تەشیرکردنەی ڕۆژنامەنووس پێت وایە ئەمە ببێتە سەدەمێک کە هێرش بۆ ئەم سەر ڕۆژنامەنووسە بکرێت و ئەم ڕۆژنامەنووسە بریندار بکرێت حتا ڕێکخراوەکانی نێودەوڵەتیەوە کە هیومان ڕایتس سۆچ ڕۆژنامەنووسانی بێسنوور ئەویش بێنەگۆ ئەمە بە پێشێرکارێکی زەقی مافەکانی ئازادی چاپەمەنی دابنرێت پێت وایە ئەمە شتێکی باشە؟
پێمانە ئازادی ئەمە دەکا من دەم تەشیر بە تۆ کە من ناوی تۆ بزڕێنم من هەموو هەیبەت و هەموو مێژووی تۆ لە کەدار بکەم بۆ ئەوەی بڵێم ئازادی ئەمە نیە لە هیچ وڵاتێکدا ئازادی ئەمە نیە هەموو مێژوو هەموو دەستکەوت و هەموو سەرکەوتن و هەموو گەورەیەکرد لە کەدار بکرێ برێن ئەم وڵاتە ئازادی تێدا بەڵێ کای دەشتی ئەمە ئەو ئازادیمان ناپێم و بەڵێ سوپاس نارنج لە قەڵا دزێ ئەم کاتەوە باش ئەم کاتە بەدەست بەڵێ لەسەر تەوری ئەمڕۆمان پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم دەستنی ڕەمەزان لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئەنارتی پیرۆز بێت سوپاس خۆی هەڵکتانە سەر ڕۆژنامەنووسان بەڕاستی هەڵکتانە سەر دەنگی ئازادە هەڵکتانە سەر میدیای ئازادە بەڕاستی ئێمە لە کوردستاندا دوو ساڵە ئەبینین میدیایەکی ئازاد و ڕۆژنامەنووسانی ئازادمان هەیە ئەیانەوێت لە ڕێگای ئەوە دەنگی ئازاد بکەن و ئەیانەوێت ڕاستیەکان شێوێنن ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون نەبنەوە من ئەڵێم هیوادارم دەنگی ئازاد و ڕوونکردنەوەیکی ڕۆژنامەنووسان بڵاو بێتەوە بۆ ئەوەی ئەوانەی ئەو دەستدرێژە دەکەنە سەر ڕۆژنامەنووسان تۆزێک بەخوا بستنەوە لە ڕێگەی ئەوە ئەیانەوێت ڕۆژنامەنووسان بکەن بۆ ئەوەی ڕاستیەکان بشارنەوە یعنی ئەوە شتێکی زۆر ناشرینە هیوادارم ئەو کەسەی کە دەستدرێژی کردوتە سەر ئەم ڕۆژنامەنووسە بەڕێزە بەڕاستی لێپێچنەوەی لێ بکرێت بەڵێ جێگیر لە کفریەوە کاک جێگیرم کاتەوە باش زۆر سپاس هێرش کردنە سەر ڕۆژنامەنووسان تا چەند ئەزمموی دموکراسی هەرێمی کوردستان لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیە بە تایبەتی ڕێکخراوەکانی چاودێری ئەخێتە ژێر پرسیارەوە بەڵێ براکەم ئێمە هەر ئیدانەی ئەو هێرشتنە سەر ئاسۆسیالیزمی بەڕێوەبەری کۆمپانیای ئاوێنە دەکەین و ئەمیشیش مانای ئازادی نییە لە کوردستاندا مەبەستەوە شاردنەوەی ڕاستیەکانەوە لە هەر وڵاتێکی لە هەر وڵاتێکدا ئەگەر ئازادی هەبێت بەم شێوەیە ئەمان هەموو دەسەڵاتی کورد ئازادی ئەکەنە منەت بەسەر میلەتەوە بەڵام ئەگەر لە وڵاتێکە بەفیترین بەڵگە کە جێبوادێ لە دوای کوشتنی کەسێک نەک بریندارکردنی ئەوە بە زووترین کات ئەدۆزرێتەوە ئەگەر بە بچووترین بەڵگەی ژێر مابێت بەڵام لە وڵات ئێمەدا ئەوە تا کاک ئاسۆسیالی بە پشتە دەمانچێت درراوە لێ کەچی سەرۆکی حکوومەت ئەڵێت ئەمە باندێکی مافیایە نابێت گرەیەک کۆڵینەوەی تەواو بکرێت لەو بارەیەوە و ئێمەش ئیرانەی ئەەکەین هێرشتنە سەر کاک ئاسۆسیالی و ئەمەش یەکەم جار نییە چەند جارێکی دیکەش ویداوە هەر وەکو ڕۆژنامەنووسی شەهید سەردەشت پشتمان و سۆرانی مامەحەمە ئەمە هەر سەرکوتکردنی دەنگی ئازادە بەڵێ نزار لە ڕانیەوە لەگەڵمانە کاک نزارێ وەرت باش ئێوارە باش لەسەر تەوەری ئەمڕۆمان زۆر سپاس وەڵام من لەسەر تەوەری ئەمڕۆ بەڕاستی ڕۆژنامەنووس ئەو ڕۆژنامەنووسانێکەوە لایەنی ئۆپۆزیسیۆنن بەڕاستی ئەمانە زۆر بەحثیان شێواندەوە بەڕاستی بۆ نمونەش کە پێش حەفتەی شوبات و دوای حەفتەی شوباتیش ئەو ڕۆژنامە نووسانەیەکەوە بەخوان ئەڵێن کە ئێمە ڕۆژنامەی ئەهلین من پەیمانی ئەوانە ڕۆژنامەی ئەهلی بن بەڕاستی ئەو بنەماکان ئەو بنەمایانە ئەو هویانە کە سەرنجی تۆڕایەکێشێک ئەمە ڕۆژنامەی ئەهلی نینە چینە؟ وڵی ئیتر ئەوە خەڵک بەخۆی ئەزانێت دەزانین چۆنایە ڕۆژنامەی ئەهلی ئەو ڕۆژنامەی ئەهلیەکەوە لەسەر لایەنی دەسەڵات ئەنووسێت لەسەر لایەنی ئیتر نانووسێ بەڕاستی خۆ ئەمە چەند جارێکە دووبارە کراوەتەوە کاک نزار پێت وایە ئەو ڕۆژنامەنووسێکی ڕەخنە بگرێت لە حکوومەتەیەکێک لە ئیشەکانی ڕۆژنامەنووسەوەیە کەموکاسەکانی حکوومەت لە بەرچاو بکە زانیاری لەسەر کۆی سیستەمی حکومڕانی بە خەڵک بدا پێت وایە ئەوەی ڕەخنە بگێتە چێتە چوارچێوەی ئۆپۆزیسیۆنەوە نەخێر ئەوە ناتت لەلایەنی ئۆپۆزیسیۆنە بەزانین چۆنە برای بەڕێزم جاری وە هەبووە نانی وای لێ هاتووە کە لە بازار بەڕاستی پشێوی کەوتوتە بازار کە ئەو ڕۆژنامانە کەیشتیوان بڵاو کردێتەوە دەڵێن سەرچاوێکی هەواڵ کە نەیویستایی خۆی ئاشکرا بکە نانی ئەمە ڕۆژنامەنووسی پێناڵن بەڕاستی ڕۆژنامەنووس ئەو ڕۆژنامەنووسەیە کە بڵێت کە من نزار ئەمەی نووسیت ئەوە فڵان ئەندامی فڵان شوێنێ نەک تۆ بڵێ شتێک بڵاوکەوە لە ڕۆژنامەیەکی بڵێ بەس بۆی ڕۆژنامەکە کە لە بازار سەرف بێت دەڵێ وەڵات سەرچاوێکی هەواڵ نەیویستایی خۆی ئاشکرا بکە بەڵێ ڕێباسمان لەگەرە لە شاری سلێمانیەوە کاک ڕێباسم کاتەوە باش کاک ڕێباس دیارە پەیوەندی کاک ڕێباس پچرا
کارە لە سەی سایقەوە ئەم کاتەوە باش کارە لە سەی سایق بەڵێ بینەرە بەرزەکان بابەتی ئەمڕۆمان تایبەتە لەسەر دەستێژی بۆ سەر ڕۆژنامەنووس و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان مانا و ئاماژەکانی پشتەمە لە کاتێکە کە 29 ئەمانگە دوایین ئەو هەوڵە ئەشکەنجە ئەنکۆ هێرش کردبوون بۆ سەر ڕۆژنامەنووس ئاسۆ سەردی سەرروکی کۆمپانیای ئاوێنە کە ئەمەش لەلایەن کۆی دەستگاکانی فەرمی هەرێمی کوردستان پرۆتەستۆ کرا ئازاد لە شاری سلێمانی لە گەرمانەکە کەزات ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش برای بەڕێزەکەم زۆر سپاس لەسەر تەوری ئەمڕۆمان زۆر بەداخەوانە ئەو هێرشەکرایە سەر کاکە ئاسۆ کە کاکە ئاسۆ بنەماڵێکی پیرۆزی شاری سلێمانین بە حەقەت ئەوە جێی ناڕازیە بەرامبەر بە هەموو داواکاریەکانی خەڵکی سلێمانی بەرامبەر بە کاکە ئاسۆ ئەمە یەکەم جاریش نییە و دووەم جاریش نییە کەم شتە ڕووەدا ئەوە کاکە کاروان ئەوە کاکە حەما ئەوە کاک فڵان ئەمانە هەر هەمووی لەم ماوانە هەر هەموویوانەی کە لە سەرای ئازادی بوون وەکو کاکە اسماعیلمان کە خۆت ئێستا پیشانیەیە ئەمانە هەمووی نەتیجەی دوا بەدوای یەکە کاکی بەڕێزم بەڵێ کاکەزا تۆی ئەم ڕووداوا کە تۆ باسەکەی ئەمە تا چەند کاریگەریان لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان نەبێ وەڵی ئەزمموی هەرێمی کوردستان هیچ کاتێک تێک ناچێت لەبەر ئەوە ئێمە شەڕی براکوژی 12 ساڵ ئێمە شەڕی براکوژیمان کردووە هیچ ئەزمموونێک تێک نەچووە و ئێستاش بەمە هیچ ئەزمموونێک تێک ناچێت بەڵام ئەزممون بە یەکشت تێگەچێت تەنها گەندەڵی و دزی نەبێ لە وڵاتەکەمانە کە میلەت بێتە سەر جادە و پەلاماریان بات و بیان ڕخێن و دەریان کرد لە وڵاتە وەک لیبیا وەک سووریا وەک میسر وەک ئەمانە برای بەڕێزەکەم ئەمە خەتەرناکە بۆ ئەمان ئەزممون بەمە تێک ناچێ ئەزممون بە هیچ شێوەیەک ئێوە ترستان لێی نەبێ بەڵێ شاڵاو بەڵێ کاکەزات شاڵامان لەگەلە لە ڕواندوزەوە کاک شاڵاو ێوەرەت باش وارە باش جێژتان پیرۆزبی جژنی جەنابیشت بەڵێ لەسەر تاوری ئەمڕۆمان سڵاو دەکەس و کاری شەهیدان لە پێشمە قارەمانەکانی هێزی پەکەکە هەموو برادەرانی قەندیل کاکە جان ئەوە مەسەلەی ئەو برادر مەسەلکە ئاس و هەردی ئەوانە کوڕی کەسێکی قارەمانە مەڕاستی برێ ونەرێ بەساکە هەزاران کە سێنیە دژی ئەو تێگەی ئەو خۆشی ئەو حکومەتێ و تێگەیشتی دەستێکە بزانە چی کەسێکە مەسەل بە مادە بە شتێکیەوە شتی دروستەکە بەڕاستی ئەمی ئاژاوە دروست ببی بەڕاستی تێگەی ئەمە ساوڕزمێ لۆ کەناڵی ئێوە بەڕاستی تێگەی کە هەموو شتەکانی بەڕۆ ڕوو مەسەل ئیسپاتەکەن و ئاشکراکەن وەکو مەسەل مناری قەنێ خەڵکی ڕەوان دوزملوانێ هەتا کوێستانێکە دوو پرزام شەهید بووە لە وەزای تێگەی کاتە هیچ کە ئێستانێکە بردمان کاتە لە دنیا نەبووە لە دنیا نەبووە تێگەی دەوڵەتە شتۆ باران بکە شتی وا نەبووە یعنی ئەوە UN ئەوە هەموو دنیا بزانە ئەمە ئەتوانی فیشێک بەرنە ئێران ئەتوانی فیشێک بتەقین بە بیابەت و چانە خێر کاکە جیان بەڵێ کاک شاڵاو زۆر سپاس وەکەم هەموو کاتێک و خۆش سپاس ڕۆژی لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش ڕۆژی لە شاری سلێمانی ڕۆزی خان فەرموو بەڵێ دیارە ڕۆژی خان لەسەر هێری پەیوەندی نەما تەماشاوانە نێژا بابەتی مەیرۆ تایبەتە لەسەر دەستێژی بۆ سەر ڕۆژنامەڤان و ڕۆشنبیران لە هەرێما کوردستانی ئۆڕامان و ئاماژەی پێشوەیەکی گەل و چنە دەدەمەکە دەکو هەرێما کوردستانی دنەهادا خودی سیستەمێکی حکومڕانیە خۆمالیە چارچوبێوی سیستەمی حکومڕانی هەڵبژارتنە ئازادی نەکردن و لە گوردەنگی خەلکی خەرچێ سەردەسەڵاتێ و دنەهاش دەگەلێک ناوەندین ڕاگەهاندنێن سەربەخۆ و یەن ئالیین سیاسی هەنە گەل و دنەهادا بۆ هێرش بۆ سەروان ڕۆژنامەڤان و ڕۆشنبیراتی دەکردن بە تا چەند ناوبانگە گەلێ کورد و vekiyane siyasi herêma Kurdistanê li civaka nêvdewletî dixwe pisyarê bû Pîter Zamo li dukan ew em keta baş. Alo baş İbrahim. Spas kayeke Zamo. Zor spas berez. Yola derbarê ew lêdanane berasî rojnamenûsan bêguman zor xeternak bû herêmê Kurdistan ama yekemîn car û duamîn carî şan nabe berasî
ئەوەی لەم وڵاتەیدا حەقبێژ بێوڕاستەکان بخاتە ڕوو بەڕاستیەمان تاوان لێ سوکەنەوە ئەو شتەی قبوڵ ناکەن بێگومان تەأسیری زۆر لەسەر ئەزموونی کوردستان و ئێمە پێش هەفتەی شوبات ئەگەر سەیر بکەیتمان وڵاتێکی ئاراممان هەیە ڕۆژنامەنووسان تا ڕادێشی زۆر ئازادن بەڵام وەک لە هەفتەی شوبات بەدواوە دەیبینین بەڕاستی ئەوە سەرۆژێر بۆتەوە بەی شێوەیەکی وان نییە تێدەگەین بۆ تا ئێستا نەمان بیست ڕۆژنامەنووسێکی سەر بەدەسەڵات لێ بدرێت بۆ بەردەوام ئەو ڕۆژنامەنووسانە دەکرێنە ئامانچکەوە سەر بە لایەنێکی ئۆپۆزیسیۆن یان بێلایەنن لەبەر ئەوەی ئەوان دێن بەڕاستی بە شێوەیەکی مۆدێرنە شتەکان دەخەنەوە ڕوو و من پێم وایە ئەگەر دەسەڵات بە شێوەیەکی ژیرانە بیر بکاتەوە ئەمانە لە قازانجی ئەواندان کە ڕاستەکان دەخەنە بەرچاوی ئەوان و ئەوان بێن پرۆڤەی لەسەر بکەن و بتوانن ئەو کەم گۆڕانە چارەسەر بکەن بەڵام بەڕاستی بۆ شێوازی کە ئەوان ڕێگایان گرتووەتە بەر بێگومان ئەوە شتێکی زۆر نامەنتیقیە بێگومان زەرەدێکی زۆری بۆوانیش هەیە و بێگومان ئەزموونەکەش دەخاتە ژێر بسیارەوە. سنگەر لە هەڵەبجەوە لەگەڵمانە کاک سەنگەری وەرەت باش لەسەر تەوری ئەمڕۆمان. کاک سەنگەر بەڵێ ئێوارە باشتر بوو جەنابەت. باشی ژیانەکەم زەحمەت نەبێ هیوادارم پێم نەبڕی ئانی لە زۆر لەسەر خەتم لە زۆر هەوڵێم هیوادارم مەجارم دەی کە یەک دوو دەقیقە قسە بکەم لە خزمەت دێم بەڵام ئەگەر بە کورتی لەو کاتەشنە بەڵێ هەمومانەوە زانی کە وڵاتی یۆنان پێشکەوتنی حەزارەتی یۆنانی سوودبینین بوو لە هەڵەکانی ڕابردوو کە کرابوو لە جیهانە ئەبەمە حەزارەتی یۆنانی پێشکەوت بەڵام لە وڵاتی ئێمە سوود لە هەڵە وەرەگرین بۆی هەڵەکان گەورەکەین لە وڵاتی ئێمە ڕۆژنامەنووسی ینی بەڕاستی ئێمە فەیلسوف بەشداری خۆپیشاندانەکانی ینی بەڕاستی کەسێکی وەکو فاروق ڕەفیق کەسێکی وەکو کاگاسۆ کەسێکی وەکو کاک ڕێبین هەردی ئەمانە بەڕاستی ئەمانە کەسێکی دیارە لەناو کۆمەڵگە ئێمە ینی بەڕاستی من ئەوواڵێم کەسە دیارەکان کراوە بە ئاماد کاکە ئەگەر ئەمە دەسێکی تیرۆرە لە وڵاتە کاکە وەرە من تیرۆگەکە من کەسێکی سادەی لەم وڵاتە لەم شارە بەڵام ئەوانیان ئەو کەسانەینەکەن کە قسەکانیان قسەی میلەتەگەن قسەی منەگەن ڕەنگە من نتوانم وەکو ئەوان بتوانم ئەو شتانە بگەنن بەڵام ئەوان توانیوانە بیگەێنن یەک شتیش داوای لێبڕ نەکەم حەز ناکەم پێم ببڕی ئەو برادەرەی کە پێشتر کاکنزار بوو وەبزانم لە ڕانەوە وتی بۆچی وتی نازانم قسەیەکی کرد ینی بەڕاستی وتی ئەڵێ کەسێکا دەگا خەبەرێکە بە کەناڵەکانی بێگانی ئۆپۆزیسیۆن وەکو جەنابتان بێلایەن ئەڵێ ناوی خۆی ئاشکرا ناگا کاکە جا من ئێستا هەواڵێکم پێ بۆ نمونە من سەر بەدەسەڵاتم بۆیە ناوی خۆم نایە مەعاشەکەمە بڕن کاکە بۆیە من ناتوانم ئەجینا ئەڵێم سەنگەر ئەو قسەی کردووە سپاسانەکەم دەستان خۆش هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم بتوان بەرنامەی بەپێستر یەک داواکاریشمەیە بەرنمەیەکمان بۆ بکەن داواکارم لێتان سەبارەت بۆ تەلەبانی کە ناویان نەگەڕاوەتەوە تا ئێستا من هیچێکم لە تەلەبانی ناوم نەگەڕاوەتەوە ئەوان یەن ئەڵێ ئەمەی 150,000 کە ماگانە ئەیبڕنەوە من ئێستا دڵنیانیم بەڵێ کاک سەنگەر پێشنیارێکە لە بەرچاوە گرین مامۆستا شەم لە شاری سلێمانیا لەگەڵمان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێزم پێشم پیرۆز زۆر سپاس جەژین جەنابیشت پیرۆز بێ فەرموو لەسەر تەوری ئەمڕۆمان بەڵێ بەنسبەت ئەو مەوزوعەوە من بەڕاستی گەرە و ئاسایشی سلێمانی ئەخەمە ژێر پرسیارە و پرسیارێکی زۆر گەورە بەڕاستی ئێوە ئەرکتان چی ڕۆژنامەنووسان ڕۆشنبیران کەسانی دیاری ئەم شارە بۆیان لێ ئەکرێت دیاری لوتیان ئەشکێنرێ لەبەرەوە یعنی بزانن کە ئەگەر قسێ بکەن چیمان بێت بەرامبەرتان ئەیکەین من پێش هەموو کەس ئاسایشی سلێمانی بەبەرپرس ئەزانم و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو باڵا دەستە لەم دەڤەرە بەڵێ سابیر لە کەلارەوە کاک سابیرێ وەرەت باش کاک سابیر لە ئێستادا گەلێکی لە ڕۆژنامەنووسان ئەشکەنجە دراوان ڕەفێنراوان کۆژراوان تا ئێستا بە دیاریکراوی هیچ لەو بکۆژانە لەو خەڵکانە کە دەستدرێژی لەم ڕۆژنامەنووس و ڕۆشنبیراکەن تا ئێستا کەسیان دیار نییە کەسیان دەستگیر نەکراوە ئەمە بچیان گەریتەوە گیان وڵی بەڕاستی خۆم ینی ئیداری ئەو کارە ئەکەم چونکە کارێکی زۆر جوان نییە و دوایش خۆم کەسێکم وەک ڕۆژنامەنووسی دەسەڵات زۆرم پێ ناخۆشە کاکڕێبین هەردی بەو شێوەیە ئاوای ینی کارێکی ئەوەیە لێ بکرێ و زۆرم پێ ناخۆشە بەڕاستی ئیدانەیەکەم ینی کارێکی جوان نییە ئەوە بکرێ بە ڕۆژنامەنووسان بەیانی دوو بەیانی کاتێکی تر کاتێک ینی ئێمە جوامەلێت ئێمەش ینی بەیانی ینی دەسەڵات ئەگەر دەسەڵاتی نەبێ ینی ئێمە لێمانەدەن کارماتی ئانە خزمەتمان ناکەن من زۆرم پێ ناخۆشە بەڕاستی ئیدانەیەکەم کارێکی زۆر جوان نییە بەڵێ سپاس
بله تماشاوان نجا داوی هەوڵ بۆ پەلاماردانە ڕۆژنامەوانان ئاسۆ سەردی سەرۆکی کۆمپانیا ئەوێ نەبوو کۆ لە جادا سالم لە ناوەڕاستە باژارە سلێمانیە لە ئێواری پەلاماراوی ڕۆژنامەوانی هاتەدان و بە دژواریژی هاتە بریندارکردن و لە ڕۆژا ڕووناکی ئەوێن ئەفکارەکردین ڕەڤیان و نهات نەگرتن. کاک سابیر لە کێلارەوە کاک سابیر عەبدوڕەحمان لە حاجی ئەوە بەڵێ کاکی عەبدوڕەحمان هەرێم لە شاری سلێمانیەوە کاک هەرێم ئەم کاتەوە باش بەڵێ تەماش بینەرە بەرزەکان بێگومان لە ئەو دەستدرێژی بۆ سەر ئاسۆ سەردی کرا ناڕازیبوونێکی توندی ناوخۆیی و نێودەوڵەتیش لێکەوتەوە لەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر بەرهەم ساڵح لە لێدوانێکیدا بۆ NRT ئەم کارە بەکارێکی مافیایی لە قەڵەمدا هەروەها سکرتاریەتی جەلال تاڵەبانی سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانەوە و سنتەریمیترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان هەروەها لە سەراستی نێودەوڵەتیش ڕێکخراوە هیومان ڕایت سوچ بەڵێ هەرێم لە شاری سلێمانی کاک هەرێم ئەم کاتەوە باش ئەم کاتە بەس کاکە هەرباسی زۆر سپاس فەرموو باسی براگەرەکەم وەڵای کاکە من هەواڵێ منم پەرلەمانی کوردستان وەک داینیشن ینی بەڕاستی ئاینێک دەرەکەم بۆ دموکراسی دژی خێزانی ئەوە پەیامێک دەرکەم بۆ دموکراسی بەڕاستی دژی ڕۆژنامەنووسان لە کوردستان بەڕاستی لەم پرۆژەیە ئەو دموکراسیەکە دەست ڕۆژنامە کوردستان ئەو دموکراسیە ناکرێتە سەر ئەندامانی خێزان بەڕاستی ئێوارەی کە دووشەمە بینیمانەوەی کاکە ئاسۆ سەردی بەڕاستی زۆر 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 پەیامێکی ناخۆشی بەگەلی کوردستان گەیان بە تایبەتی لە شاری سلێمانی و لە شەقامی سەهۆڵەکە بەڕاستی بەڵێ مامۆستا هاوکار لە شاری سلێمانیەوە مامۆستام کاتەوە باش ئەم کاتت باش کاکە سەرگیان زۆر سپاس لەسەر ئەوەی کە ئێستا گوزارێ بە تایبەتی بەرامبەر بە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرەکان تۆ چۆن لێکە دیتەوە واللهی من سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ تەوەرەکە تەوەرێکی زۆر زۆر جوان هەڵبژات بۆ ناخۆ سەرکەوتووی کاکە سەرگیان وەڵی بەڕاستی دەڵێم کاکە هەکار هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران بەڕاستی هێرشکردنە سەر واتە هێرشکردنە سەر دەنگی ئازادە بەڕاستی ئیتر بە لاتووکەفا ینی بەڕاستی باسی ئەوە نەکرێت کە ئازادی هەیە لە کوردستانە ئازادی کوامەوە لە کوردستانە بۆ تەنها ڕۆژنامەنووسان کراون بە ئامانجانی بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشیمە ئێمە باسی ئازادی دەکەن کو ئەمە ئازادیە کاکە هەکاتیان هەتا ئێستا بیستومە برایەکی بەڕێز پێش من پەیوەندی گروتی هەتاوەکو ئێستا هیچ کەسێک لەو ڕۆژنامەنووسانی کە سەر بەدەسەڵاتن لەسەر کەناڵەکانیانەوە زمان درێژی دەکەن و قسەی نابەجێ دەکەن هەتا ئێستا کەسێک هێرشی کردوتە سەریان هەتا ئێستا کەسێک وەڵامی داو نەتوانێت بۆ ئیلا ئەو کەسانەی کە مامۆستا تۆ هۆی ئەم هێرشکردنە بوو چای گەێڕێنیتەوە بە دیاری کراوی بەڵێ واللهی من بۆ وای گەێنمەوە بۆ وای گەڕێنمەوە کاکە هەکاردیان لە خاڵی سەرەکی ئەوەیە کە ئەوان دیفاع لە میلەتەکان دیفاع لە خەڵک دەکەن دیفاع لە ئازادی دەکەن کاکە هەکاردیان ینی بەڕاستی تۆ سێرەکەیچێکی وەکو کاکە فاروقیچێکی وەکو کاکە ڕێبین کاکە ئاسۆس کاکە کاروان تەنها چیان کردووە نازانم ینی ئەگەر بێت و تاوانی ئەوان ئەوە بێ کە دیفاعیان لە میلەت کردووە لە خەڵک کردووە ئەگەر تاوانەکەیان ئەوە بێ ئەوە حەقە ڕاستەکەن بەڵێ بە تاکیدی بەڵێ ئەوان پشگیریان لە خەڵک کردووە پشگیریان لە دەنگی ئازادی کردووە بۆیە وایان لێ دەکرێت ئەوە هۆکارەکەیتی دووبارە دەستخۆشی مێ کاکە کەرگیان سپاس مامۆستا هەردیمان هەردی دەگەلمەیە لە بارزان کاک هەردیدان باش ئالو بەڵێ چ حاڵە برا ئەزگەلێک باشم تۆ چاوانی زۆر مەمنون هەرسیوی دارم من مبالغه کاری نبیتم بس از پیشنهادی بو پارێزگای سلێمانی دکەم بەڵێ از وەسە دەبینم کو ئەف تشتێت هێرشەکە تێتە سەر هەر کەسێکی هەر دەمەکە نێزیک بوونەوە کوبونێت پێنج قولی بێ نەکردن بەڵێ بێدارین کاک حەجیب بکار بەجارەکەتی پەیوەندیمە بکە داوت هیران لە هیرانەوە پیران کاک داوت فەرموو پێشەکی جێژنە پیرۆزە لە سەر بازانێ دەکەم سەبارەت بە ڕووداوە لە سلێمانی ڕوویدا بێگومان
ئەوە شێکی تێدانە بە کوردی و بە کورتی ئەگەر پارێزگای سلێمانی بکەوتە ژێر مەسەلەن بۆ نمونە پارێزگاری لەلایەن پارتیوە بێت ئەم لە ئاسایش دەکەوێت ئەم شارە. بەڵێ کاک ئەحمەد کاکی داوت نەکێ تایبەت لە سلێمانیە لە هەولێرێکی گەلێک جارا بەدێتەکردن لە هەولێرێکی وەکو زەردەست عوسمان ڕۆژنەمەوەز لە هەولێری هاتاڕەڤاندن و دیفراتە کوشتن لە دهۆکێژیە لە هەموو کوردستان ئەف دەستدرێژی نەب دیاریکردی لەسەر سلێمانیانە تو vê بچێ بە دیارینی گەلو بەێ بەێ وایە بەس بەڵ ئەوە کورد بێگومان لە ناو جەرگەی دوژمندایە بێگومان ئەوانە هەموو هەو دەدەن کە مەسەلەن کورد ناکۆکی بکەوێتە نێوان کووردا بێگومان ئەگەر لە سلێمانیش بکەیتە ژێر دەستی پارتیەوە بێشک ئەوە دەبێت. بەڵێ ئەحمەد لە کەلارەوە کاک ئەحمەدم کاتەوە باش بەڕێزم باشی زۆر سپاس. کاک ئەحمەد بە دیاریکراوی بەڕای تۆ دەست درێژی بۆ سەر ڕۆژنامە نووس و ڕۆشنبیرانی کورد لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و تا ئێستاش ئەو کەسانێکیان دەست درێژیان جەمەدە ناگیرێن تۆ ئەمە بچای گەرینتەوە بۆ هەیەمە وڵی بەڕێزم من بۆی گەرنەوە دەستێکی لە پشتا دەستێک لەشە بۆی بۆ ناشێنکردنی حکوومەتی هەرێم ئالا حکوومەتی هەرێم چ بەینەگی هەیە بەم ڕۆژنامە نووسە پەلاقەیان شتێک هەیە بکە بۆ هەوەسی بێ دەیان کوژێت شتێکیان پێ دەکا بەس بەڕێ من دەستێکی لە پشتە بۆ ناشێنکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەختیار لە شاری سلێمانی ئەم کاتە باشکای بەختیار زۆر سپاس ئەم هەوڵی ئەم هێرشکردنە سەراس و سەردی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەکارێکی زۆر قەزەون و وەکو مافیایی لە قەلەمدا لە کاتێکە کە پارێزگاری سلێمانی شەڕاست پاردووە بۆەوەی تحقیق لە مەلەفە بکە تۆ ئەمە بچای گەرینیتەوە بۆ ئەم لە کوردستانە کومەڵی خەڵێکیانە بە هەوازی خۆیان لە خەڵێکە دەم بەوازی خۆیان خەڵێکی ڕفێنن بەوازی خۆیان خەڵێکە ئەشکەنجادەن تۆ ئەمە بچای گەرینیتەوە ئایا ئاسایی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدانە بۆ توکمەکردنی ئاسایشی گشتی لە کوردستان تۆ ئەمە بچای گەرینیتەوە والله بۆ چوینی من هەم ئاسایش باش بەڕێوە ناچێت هەم حکوومەتەکەمان هیچی تێ ناکرێت لەبەر ئەوەی حکوومەتەکەمان هیچ شتێک لە هیچ کاتێکا لە هیچ زمانێکە من بەڕای من بە بۆ چوونی من ئیمانی خۆی بە دێموکراتی نیە و قسانێکی هەیەکەنە سەرەسارشیە چونکە ئەمە یەکەم جاری نییە حکوومەتی ئێمە لە خەڵکی ئێمە دانیشتوانی خەڵکی سلێمانی هەولێر کورد بەعام پشە سێنرێتەوە بە کەناڵەکەی ئێوەشەوە کە سووتا کە بنیناری تیا بوو تەنانەت ئێوە هەر بێدەنگیش بوون لەی چەنەها خەڵک بنینار کرا ئەمە دێموکراتی و ئازادیەکە لە کوایە هەر شوێنەکە با بێنە سەر تەلەڤیزۆن بڵێن ئەمە ئازادیەکەمان بەس ئەوەنەیە کە ئێمە بە کوردی قساکەن و ئازادین کە بە کوردی قسەکەن کاکە زمانی حکوومەتی باشیش بە کوردی قسەمان کردووە بەخوا ئیتر کاکە گیان تاکە ئەمە خەڵک چاواشاکەن و مەحافظی سلێمانی ئەمەی بۆ ناکرێ ڕاز ناکەن پێتوایە ئەلتەرناتیڤ چییە کاک بەختیار فلان تاقەمانگیر لە فلان شوێن ئەمە شتیان کرد بەڵێ پێتوایە ئەلتەرناتیڤ چییە پێویستە چی بکرێت بۆی بەدلی خۆتەکە وڵاتێکی کوردستان بێت کە سیستەمی حکومڕانی باشتر بێت بە بۆچوونی من بە بۆچوونی خوان بە حکومەت نازانن خوان لە میلەت بەزیەکرد نازانن باوکی میلەت نین باوکی ئێمە نین ناڵن ئێمە نوێنەری کوردی ئێدەکە نوێنەری کوردن وەڵڵی باوکاتی وا ناکرێت بەڵێ نێچیروان بەڵێ نێچیروان مەلەگەرە لە خەلیفانەوە کاک نێچیروانم کاتەوە باش کاتت باش بەڕێزم زۆر سپاس فەرموو لەسەر تەوری ئەمڕۆمان زەحمەت تەوەرەکەی ئەمڕۆتان لەسەر چییە؟ تەوەری ئەمڕۆمان لەسەر دەستدرێژیکردن بۆ سەر ڕۆژنامە نووس و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان مانە و ئاماژەکانی بەڵێ وەڵی خۆم یعنی بەڕێی خۆم یعنی کە دەستدرێژی و سەر ڕۆژنامەسان بە هەموو شێوەیەکی دانا دەکەم بەڕاستی ئەمە کارێکی تێگەرە بەڵام بۆ ینی من وا هەز دەکەم هەر کاتێک کە کۆبوونەوەکانی پێنجقۆڵی نزیک دەبنەوە کارێک لە سلێمانی ڕوادا بەڵێ ئەمە من بە کارێکی ینی بریم ئۆپۆزیسیۆن دادەنین بەڕێی خۆم بەڵێ بینەرە بەرزەکان بێگومان لەم دوایە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بڕیارێکی چارخالی دەرکرد کە لە چارچۆی ئەمەیە ڕەوشی هەرێمی کوردستان بەرەواسایی و بڕوە بۆ گەڕانەوەی منحەی ئۆپۆزیسیۆن بۆ گرتنیا و کەسانەی کە لە ڕووداوەکانی دوومانگی خۆپیشاندانەکانی شاری سلێمانی و ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ هەمبەر دادگا بانگێژ بکرێن بێگومان دوای ئەمە لە کاتێکی کەم ئەم هێرشە ئەنجامدرا لە ئێستای کوردستاندا کێکەشاوایەکی باش لە ڕۆژەفدایە بۆ ئەوەی هەر پێنج لایەنە سەرەکی هەرێمی کوردستان هەم ئەوانەی لە چارچۆی حکومەت
حکوومەتدا بەشدارن هەم ئەوانەی ئۆپۆزیسیۆن پێکەوە کۆبوونەوە بۆ چونیەتی چارەسەرکردنی ئەو کریزە سیاسی کە لە هەرێمی کوردستان لە دوای بویارەکان ئان کۆڕۆداوەکانی هەفتەی شوبات لە ڕۆژەبدایە لێ باژارە دووکێ و لە باژارە و لێرەجێکێ و لە باژارە مووسڵێژی تەماشەوانە نێژاین دەکارن بەڕێە ژمارە تەلەفۆنێنمە کۆڕێک تێلێکۆم کو لەسەر ئەکرانی لە بەرچاوێنەوەیە تەبلیغەوە بەرنامەی بن و سەرنجێن خوا نیشان بدەن. بەڵێ بەرزان لە شاری کای جەوهەر لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش کات ڕاکان بەڵێ من هەکارم لە خزمەتدام کای جەوهەر فەرموو داوای لێبوردنەکەم سپاس دەستخۆشی بەرنامەکە و تەوەرەکەش لێ یەکەم بەس حەزەکەم جەناب بپرسیار لە منکەینەک من لە خۆمەوە قسە بکەم طبعا سەرەتا بە نیسبەتی تەوەرەکەتەوە تەوەرێکی جوانە من وەکو خۆم من پرسیارێک با ئێمە بکەین بۆ یەک ڕۆژنامەنووسی سەر بە دەسەڵات هەتا ئێستاش هیچ شتێکی بەسەر نهاتووە یعنی لە دوای خۆپیشاندانەکانەوە یەک ڕۆژنامەنووسی سەر بە کەناڵەکانی دەسەڵات هیچ شتێکی تا ئێستا لێ نەکراوە ئەمە یەک دووهام ئەو کەسەی کە دائیمەن ئەو کەسەی کە بیەوێ هەرز بە هەر دەوڵەتێک بێنێ بە هەر حکومەتێک بە هەر ڕێکخراوێک بە هەر کۆمپانیایەک بێنێ هەوڵە ئەو نوخبانە بێنێتە پێشەوانێ و با بڵێن ونیانکە کە ئیشەکەیان کردووە چونکە کە نوخبەکە نەما کە نوخمە متەقەفەکە نەما ئەوەکەی کە ئاسان ئەگیرێ بۆ خۆی ئەوەکەی کە ئاسان کۆنتڕۆڵەکرێ لەبەرەوە بەو شێوەیە کارێکی واکرێ ئەوانە کۆنتڕۆڵەکرێن کە قسە ئەکرێ کە دەنگێکیانەیە و قسە ئەکەن دوایە من زۆرم بەلاوە سەیرە یعنی خەڵک هەڵەستێ ئەڵێ وڵاکە باش کاکە بۆ کابراکە بۆ منە شتێکی کە ئەکا بۆ منە دزیەک ئەکرێ یا شتێکی وا ئەکرێ لە ماوەیەکی زۆر کەمە کابرای کە دزیەکەی کردووە ئەدۆزرێتەوە یا کابرای جەریمەکەی کردووە ئەدۆزرێتەوە بەڵام بۆ پەلاماری ڕۆژنامە نووسێگە دێت تا ئێستاش کەس نازانێت کوێیە لە دوای خۆپیشاندانەکانەوە چەند جەریمەی ئاوا ڕوویدا هەتا ئێستاش کەس نازانێت کوێیە. بەڵێ شیران لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش ئەم کاتت باش کاکە کارگیان زۆر سپاس شیران خان تۆ ئەم پەلاماردانەی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس کە ئەمانە پێشراون بۆ گۆڕانکاری لە کۆمەلگا بوو پێشکەوتنی کۆمەلگا بوو گەشەپێدانی کۆی سیستەم لە ناو کۆمەلگادا تۆ ئەمە بچای گەرینتەوە لە ئێستادا کاکە گەرگیان دەستخۆشی بەرنامەکە لە جەناب دەکەم ئەمە کارێکی نامرۆڤایەتی ئەکرێ بە تایبەتی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بە تایبەتی بە ماڵی ئەحمەد هەردی شاعیر ئەگەر یارمەتیم بی یەکگەر لە شعرەکەی بخوێنمەوە بەڵام میلەتی کورد ئەەکەم بە شایەت ئایا ئەمە جەژنانە بوو بۆ کوڕەکانی هەردی شاعیر کە ئاواکە لە پارچیانەکەن لە شارێکی وەکو سلەیمانیە کە تەنانە دوامان لێ هاتووە هەناسە ناتوانین هەڵمژین لەبەر قەرەباڵغی لە شوێنێکی وایە ئەبێ ئەمە لە کوڕی هەردی شاعیر کرێ بەس من میلەتی کورد ئەەکەم بە شایەت جوابەکەیم بنەوە بەڵێ بەسەرسامی لەسەر لوتکەی بڵندی گەنجی وەستاوم شریتی عمری ڕابردووم وەکو خەودێتە بەرچاوم شریتی چی سەراپا سەرگوزشتەی ناومێدیمە فلیمی پڕ لە ناسۆری هەرەسێنانی لاویمە. زۆر سپاسی جەناب دەکەم بەڵام هەر ئەڵێم دەست بەسەرکرد ڕووی دەمیشمەکەمە سەرکردەکان ئەڵێم ئایا ئەمە بوو جەژنانەی کوڕەکانی هەردی شاعیر. بەڵێ شیران خان یەک دقە یارمەتیم خەڵکی زۆر لەسەر هێڵی پەیوەندیە بێگومان کاتی زۆریشمان پێدای بڵێ وای لە کوڕەکانی هەردی شاعیر کرد ئایا ئەزانی کوردایەتی چیە و وە باوکی کێ وە سابقەیان ئەبێت چی بێت وە زۆر سپاسی جەناب دەکەم. سوپاس باوکی سەهەند لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵێ باوکی سەهەند فەرموو. سەرەتا من داوای لێبوردنەکەم لە تەواوی ستافی تەلەڤیزیۆنی و ڕادیۆی نادیە من زۆر بە دان بەوەی ئەلم کە زۆر بە هەڵە لە بەڕێستان گەیشت بووم. بەڵێ لە چ ڕوویەکەوە کاکسان کردبوون لە پەیوەندی ڕابردووە. بەڵێ باوکی سەهەند ئەو هۆیانە کە تۆ بە هەڵە لە ئێمە تێگەیشتی بووی چی بوون؟ بەحەقەت من ئێوە خستووە قاڵبی معارەزەوە بەڵام وا دیارە کە متابعی بەرنامەکانم کردن و لە نزیکەوە لێتان گەیشتم ڕاستی ئێوە دوور لە کاری سیاسی دوور لە کاری حیزبایەتی لە ناخی منە ئەوە دروست بوو کە ئێوە بەڕاستی شایانی زۆرشتی چاک و زۆرشتی باشن دەستخۆشیتان لێکەم بۆ تەواوی بەرنامەکەتان
زۆر سپاس ئێمەش پێمان خۆشێکە ئەو بچونە دروست بردن لە بەڕێوەبەر و هەتا ئەگاتە کارگوزاری بەر دەرگاش منداوای لێ بردن لە هەمووتانەکەم چاوی هەمووتان ناچەکەم ئێمە لە خزمەت داین باوکی سانتیوادارین ئەو ئیشەیەماکەن ئیشێکە بۆ خزمەتی کوێی خەڵکی کوردستان بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە ئێمە ڕاستیەکانەکە خۆ گەێنین بەبێ دەستکاری و بەبێ ڕەئیدان هیوادارین خزمەتی ئێمە کە بۆ ئێوەیە لە بەدلی ئێوە بێ زۆر سپاس بۆ پەیوەندێکت پەیوەندێکی ترمانە لە شاری سلێمانی بەلێ کێمان لەگەلە فەرمۆ عومەر لە شاری سلێمانیەوە وەڵی دەستخۆشیتان یەکەم دیارە تەوەرەکان لەسەر ئەم بابەتانە شتێکی زۆر گرنگە بەڵام تەنها ئەوەی کە لە منی سەرسام کرۆ بە نیسبەت نارتیەوە تەنها لەسەر ئەوەیە کە ئایا ئێوە سووتانیە ئەو کەناڵە هەتا ئێستا استجابەیەکی واتان نەبوو مەسەن بە خەڵکتان ڕاندەگەیاندەوە نەتیجەکەی ئەمە یەک دوو دیارە لێدانیەکی وەکو ئاسۆس هەردی غەریب نییە بەلای منەوە لەبەرەوەی هەموو کەسێکە دژی ئەم دەسەڵات بێ پێم وایە بێ چاوەڕێەوە بکە ئەنجام دەوڵەتی ئێمە تەبیعەتی کەبابچی هەیە کەبابچی دایم پیاسەکە شەجرێ و فرمێسیش بە چاوی هاتە خوارەوە ئەمان لەلایەکەوە بروسکانێرە لایەکەوە ئیدانەیەکەی لای شۆخ خەڵکی ژانێرن بۆ لێدانی بۆ هونەربان بۆ تێکۆشار بۆ یەکی وەکوور ڕێبین کە کاتی خۆی چیدا لێدرا بەڕاستی ڕێبینی برای ئەمی ئاسۆسی بێ چاوەڕێەوە بکە ئەمانە ئەگەر بێت و حسابی خزمەتەکەیان کە یەکێ لەوانە بەڕێز مامۆستا ئەحمەد هەدی کەسێ بۆ لەو کەسانە کە لە سەردەی شۆڕشەی لە حاکمی شۆڕش بوو یعنی ئەمە ئەگەر وەفایەکیان تیا بووە بەرامبەر بە تێکۆشانی ئەم پیاوە بەرامبەر بە نووسینەکانی بە شعرەکانی ئەبوایە هەڵوێستەیەکیان بکردا یعنی شێوازە ئەویان نەکردایە بەڵێ بۆ زانیاری جەنابەت NRT ئەگەر تۆ کۆبوونەکانی پەرلەمان ئەو بڕیاری لە پەرلەمان دەرچووە بۆ قەرەبووکردن هەوا لەژنی تایبەت پێکێنراوە بۆ بەداداچینی کەیسی سوتاندنی NRT لە هەر پێش هاتێکە بە ئەرێنی بان بە نەرێنی بێ ئێمە زانیاریمان بە ئێوەداوە ئەوە لەژنی تایبەتی تحقیقە لەلایەن دەستگاکانی فەرمیەوە پێکێنراوە بە دواداچینی ئەو مەلەفەکە هەر کاتێ ڕاستی ئێمەش ڕاستیەکان بۆ بەرچاوی ئێوە گرنگەوەی ئێستا ئێمە جارێکی دیکە بە ئیرادەیەکی بەهێزی جارانەوە دەستمان بە خەبات کردووە بە هیچ کردو ئێستا لە خزمەتیەوە داین خۆشدانەکە هیوادارم وەکو نەتیجەی ئەو کەسارتان لێنەیە کە شەید کران لەسەر جادەکان یاخود کە لیانە درێ و بێ نەتیجە هیوادارم یعنی ئارتیش بەو شێوازە بە دەری ئەوان نەڕۆ ئێمە لە خزمەتی ئەم گەلە داین بە هەر شێوەیەک بێ خزمەتێک باجەکە چش بێ لێ ناترسین بەڵێ ڕێباسمان لەگەلە لە بەحرکەوە کاک ڕێباس ئەم کاتەوە باش الو مرحبا سەرچاوێت من تو چاوانی سر من جێژنا ڕەمەزانی لە هەموو مسلمانە پیرۆز بیت بەڵێ لە تەژی پیرۆز بیت سپاس بۆ مەسەلەش بڕاستی یعنی ئەبە دەستێکی تێکدەری لە پێش بابەتەیە دیت ناتاوە دەستێت تێکدەر کیە تووشێ دیاری کردکەی خۆدی ئەودا و دەستێکی دیهایان نادی هار بڕاستی یعنی دا و دەستێک یعنی یینوکە نییە یعنی لێ بنەکیانی هاتەدی یعنی بڕاستی یعنی تو بینی یعنی هەر پێنج سلام دەگەنێ بۆ کوبوونەوەکی ئەو دەستە دەڕوودەت یعنی ئەوە دەستێکی تێکدەرە لە پێش ئەوانە یعنی بڕاستی یعنی واناکەن ئەم بگەنێ هەدەفەکەی بەڵێ بەڵێ کاک ڕێباس هێستا داواکاری لە جەنابی وەش دەکەم لە بەرامەی گوش دەکەم یعنی ئەو خەلکی هوت کات بڕاستی کارێکی ناشاینە و یعنی کارێکی دروست نییە بێگومان بەڵێ یعنی هەر کەسێکیش پەیوەندی بجەنابێن گۆوەت کەتن دەبێتن یعنی بڵۆ بوونمونە دەبێ هەردوو حزب دەسەڵاتداری ناسڵان کەسە نەخێر ئەو شەخصە دیار نییە يعني هردو حزب الدسالة بارتي كردستاني كردستان كردستان يعني دجبني كردني يعني والكردي خوب كان عمان يعني بس يعني وان جانا وان سويد وان هندسة على خدمات كان بو مناتي كرد بوابك كرد سرفراز في الدنيا بله كايك رباس مش وكي بده انا بخوكي ببين يعني ببين نمونك امنك تقدر خلكي بين وتقدر اخا خو بين بس بداخل على يسكي تقدر از بكاركي زوان نظانم سپاس برنامه وجدك بله كايك رباس سپاس بيمندته ايوار باش بله تماشاوان نجا بگومن و دمک لهرمان کردستان گلک جاره هیرش و پلامار بو سر روزنامه‌وان و کسین روشنبیر و سیاسیان دهت انجام دادن تایبتی اف نخبه ناوجواکی کو دهت کرن نگر پانتای که برفره لهم بر نخبه بیت مجتمع کمالگایمه بشه کی گشتی برا فراسته که باشتر لهم آراستن جیان گشب که تو پیش بچید گلک جاره دبینی هندی گروپین هند گروپین چک دارن هند گروپین ریخستینه لروجا رونی یعنی پلامار فی خلکی دان خلک بریندار کردن اشکنجه دان هین و بچی ود گرینن کاروان لشاری سلیمانی علی گلمانه
ئەم کاتە باش برای بەڕێزم سەرچام کای کاروان جژنیشی پیرۆز بێ باش جێژنی جەنابیشت من زۆر باشم سپاس بە قوربان وەڵایی بوون بە نسبەت ئەم لێدانی ئەم ڕۆژنامە نووسانەوە بەڕاستی شتێکی زۆر ناشرینە ئەشگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ سەردەمانەوە دیکتاتۆرانی وەکو تونس و ئەمانە کاتی کەوتنیان ئیتر پەلەماری مناڵی خۆیان نەدەن پەلەماری هاوڵاتی خۆیان نەدەن دڵنیا بەمانج لە کەوتنان بۆیە پەلەماری هەموو کەسێکە دەن لەم شارەیە و لە هەموو شوێنەکە و بەڕاستەکەی ئەم ڕۆژگارێ بوو سوێنمان بەسەری ئەم دوو بەڕێزا خوارم دوو سەرکردەیە بەڵام بەداخەوە دەرنەچوون و ئێستا ئێمە هەمومان خوێنمان ئەفرێت دەماری منمان ئەفرێت کە ئەمەدا قبول ناکەین و بەڕاستی ئیتر لێشان قبول ناکەین چاوەڕوانی ئەوەشکەن کە ئیتر ئێمەش بەرپەرچان دەینەوە بەڵێ حاجیمان لەگەلە لە شاری سلێمانی کاک حاجەم کاتەوە باش دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس وڵات دیارە بۆ مۆزوعی بەرنامەکەت دەستخۆشی لێکم لێداری ئەو ڕۆژنامەنووس و کوشتنی ڕۆژنامەنووسان دیارە ئەوانە قەڵەمی ئازادیان هەیە ئەوانە داکۆچی لە مافی ئەم میلەتە و لە حەقی ئەم میلەتەکەن بۆیە وان لێکرێ بەڕاستی لێدانی ئەوانە و کوشتنی ئەوانش بەڕاستی لە ئەسۆی دەسەڵاتە یعنی ئەوانە بیانەوێ نەیانەوێت لە ئەسۆی دەسەڵاتە چونکە هەر شتێ لەم وڵاتە ڕوو بە دەسەڵات بەرپرسیارە بەرامبەری هیچ کەسی تر بەرپرسیار نییە هیوادارم دەسەڵات خۆی لەو بەرپرسیارە نەدزێتەوە و بەرپرسیارەتی وەربگرێ ئیتر چیتر دەزرێژی نەکاتە سەر ئەو ڕۆژنامەنووسانە چکەوە چاوی ئەم میلەتەن بەداخەوە بەڕاستی هەمومان دڵگرانی بەرامبەر لێدانی کەسێکی وەکو ئاسوەردی کە بەڕاستی کەسێکی زۆر زۆر هێدی و ڕۆشنبی و لەسەرخۆ و بێ کێشە و بێ مشاکیلە بەداخەوە زۆرمان پێ ناخۆش بوو هێوادارین ئاخر جار بێ کە ئاخر جاریش نابێت دەستخۆشیتان لێکم زۆر سپاس دوای ئەم ناوبەرە بینەرە بەرزەکان جارێکی تر لە سەلامان بەبێ لە خزمەتی ئێوەدام بەڵێ بینەرە بەرزەکان ماجوودە هەڵە بجێی ئەڵێ بەڕاستی ئەو ڕووداوانەیە کە لە کوردستان ڕوودەدەن مێشکێکی پێویستە بڕۆی پێ بکات هەروەها کارزان قەراغی ئەڵێ بەڕاستی بەلای منەوە کارێکی ترسونەکە کە دەکرێتە سەر ڕۆژنامەنووسان بەلە هەروەها ڕێبار نەپاخی دەبێژە ئازادیە ڕۆژنامەنویسان زۆر یەکێمە ئەگەر ئازادیە ڕۆژنامەنویسان هەبێت دەبێت ئاشکراکردنا ڕاستیان بەڵێن لەگەلمانە لە شاری هەولێرەوە کاک بەڵێن ئەم کاتەوە باش بەڵێ کاک بەڵێن کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس جژنی ڕەمەزانتان پیرۆز بێ لێ و لە هەموو گەلی کورد زۆر سپاس لە خۆشت پیرۆز بێ بەڵێ سەبارەت بە بەرینداکردنی ئەو برادەرە ئەو ڕۆژنامەنووسە بەڵێ ئەوەی پەیوەندیەکانتان ئەوەی دێت یعنی دەسەڵاتتان بار دەکا ئایا ئێوە یان ئەوانەی کە پەیوەندی دەکەن یان بۆ خۆی دڵنیایە کە دەسەڵات لە پشت ئەو کارەیە کاک بەڵێن دەسەڵات بە حکمی ئەوەی کە هەموو ماساتە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێردەستی ئەواندایە ئاسایش پۆلیس وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە کوی ئەم سیستەمی هەرێمی کوردستان لە ژێردەستی ئەواندایە کە دەبێت ئەوانە لە پێچینەوە بکێ ئەوانە بە دوادەچوونی ئەو هەموو ڕووداوانە بکرێت ئەنی لەم ڕەوانگەیە هەر کەسێکی دیکەش لە دەسەڵات دەبێنێک پارتیویەتی هەم ڕووی لەبەرەوە ئەمە دەسەڵاتدارە دەبێت ئەمە ڕاستیەکان ببینێت و ئەمە ئاسایشی خەلێک بە شێکی گشتی دابین بکات لەم ڕەوانگەیەوەیە فەرموو بەڵێ ڕاستە عنی قسەکەت تەواوە بەڵام یەک شت هەیە لێرەدا ئەوەی دەکرێت لە سنووری سلێمانی دەکرێت ناکرێت بڵێن لە سنووری هەولێر هەتا ئێستا شتێک لەو بابەتانە نییە کرا لە هەولێریش کراوە ئەگەر لە بیرت بێت لە هەولێریش کراوە زەردەش عوسمان لە هەولێر ڕێفاندراوە و دواتر کوژراوە بەڵێ خۆی یەک شت هەیە لێرەدا زەردەش عوسمان فەرقی هەیە لەگەڵ ئەوەی زەردەشمان فەرقی هەیە لەگەڵ ئەوەی ئەو دارە ئەوان پەیوەندی بە ئێمەوە نییە ئەوەی یەکەم دووهەمینیش هەر شتێک دەبێت لە سلێمانی دەکرێت لەبەرەوەی دەسەڵات وەختەنم بادەنان یەکێتی شمالی کوردستان دەسەڵاتێکی ئەو تەویان نیە بەرامبەر بە حیزبی گۆڕان لەگەڵ ڕێزم بۆ جەماعەتی گۆڕان و بۆ ئێوەش ئەوانەی هەر شتێک دەکرێت باوەڕەکە بێ ئەوانی لە پشتن بوونم نەکە ئەفدەی شوبات ئایا ئەو کەسێکی یەکەم جار بەردەکەی گرتە لقی چوار ئەمن بە دنیایەوە پێت دەڵێم ئەو برادرانی گۆڕان بوو بەڵێ کاک بەڵێن دیارە کاتمان بەرەو کۆتایی ئەڕوا سەفەرمان لەگەلە بەڵێ کای سەفەر
ئەم کاتەوە باشۆنی زۆر سپاس ئەگەر بە کورتی سەرنجەکانی خۆت بگەێنی بەڵێ بەس هیوادارم پەیوەندەکەم قەتع نەکەی هیچ شیر بەکەس ناکەین من 2 هەفتە پێش 3 هەفتە پێش ئێستا باسی مافیام کرد لە وڵاتایەکە هەیە تۆ تەلەفۆنەکە بەسەرا داخستمەوە وا بوو من ناوم سەفەرە ببوورە ئێمە تەلەفۆن لەسەریش کە بەس کاتمان محدودە دوێن و پێرە خۆی دکتۆر بەرهەم خۆی باسی مافیاکە کە باندێکی مافیا هەیە لەم وڵاتەیە تێگەی کەواتە قسەی تۆ ڕاست بوو بەڵێ برادرێک لە نازام لە شۆ تەلەفۆنێکی ئەڵە دەستێکی لە پشتە باشە ڕاستە دەستی لە پشتە بەس باشە ئەوانەی کە لە بەردەم لەقی چوار کوژران ئەوانەی کە لە زانکۆ فرەندران کۆمەڵی خەڵک چوو کوڕ فرەندراون تێگەی ڕێبین ئەحمەد هەردی فرەندراوە براکەی ئۆتەلی دراوە تێگەی ئەنی ئەمانە دەستی شتەکان ئاشکرایە چێن تێگەی شتەکان ئاشکرایە بە کورت و مەخسەریەکەی تێگەی لە ئاسایش زیاتر لە کۆمەڵێ ئەوانەی کە نەو سلێمانیان تێگەی دەستگای زانیاری تۆ کاکێ سەبەر تو زانیاری دقیقت هەیە لەسەرەوە زانیاری بەڵگە لە لات هەیە کە فعلا نەمانن بە دڵنیاییەوە وایە زانی بۆچی بەڕێزم چکە بە ئاشکرا کاکەیان لە خەڵکیان ناتیان هەڵەیە تێگەی ئایان فڕێنە لیانێن بۆ براکی کاکە ناویچی وەی کە فرەندرا ئەمەی لە ماوەی لە بەردەم زانکۆ فرەندرا براکەی کاکە ئەمەی کە ئێستا بڵێن ئەوان لێکردوان ئەمانە دیارە چێن بە قوربانە بم بەڵێ کای سەفەر داوای لەبووری نەکەین دیارە کاتمان کۆتای پێ سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ تەماشاوانە نێژا شاد ئازابنیاڵێ سەڵاو بەڕاستی شتێکی ئێشا و خراپە کە خەریکە دەیکەینە پیشەیەکی خۆیان ئەم حزبانە بەڕای خۆی هەروەها هیوا حەیدەڕەڵێ بەداخەوە لە کوردستان شتێکی باو هەیە ئەویش بێڕێزیکردنە لە بەرامبەر وەک بیانوەکەش وەشەی دیموکراسیە چ ڕۆژنامەنووس و چ هاوڵاتی و چ حکوومەت وا دەزانن کە وڵات بووە دیموکراسی هەموو ڕێسا و یاسەکان پشتگوێ بخرێن بەڵێ هەروەها شوانە علی ئەلێ وڵی نازانم من تێناگەم لەلایەک دەڵێن ئازادی ڕۆژنامەنووسی لەلایەکی شێرەجێکەنە سەر ئەمە لە چی یاسایەکدا جێگە دەکێتەوە بەڕاستی نازانم بەڵێ هەروەها شەمس غەردی ئەڵێ هیوام وایە سەرۆکی هەرێم بێتە هەروەها بنار سەردار ئەڵێ ئەمە شتێکی تازانیە ڕووبدات شتێکی زۆر ئاساییە کە لە هەرێمێکی وەک ئێرەدا مەلایکەتیش لێ بدرێت بەڵێ هەروەها فەرحان حەمەخان ئەڵێ بەڕای من لە کوردستاندا ئازادی ڕۆژنامەگەری هەیە بەڵا بە سیستەماتیک نەکراوە و لێرەشەوە دەمەوێت قسە لەسەر هێرشکردنە سەرکاکی ئاسۆس هەردی بکەم من بەشێکی دووفاقی دەبینم لەبەرەوە دوو خاڵە دەکرێت ئەمە پەیامێک بێت لەلایەن لایەنێکەوە کە بڵێت سەرۆکی هەرێم خاوەن بڕیاری خۆت نیت و بڕیارەکەی بەرگومانکە بەڵێ تەماشاوانە نێژاد گەڕێ زۆر سەرنجێندی بووماتیە لە بەرنەبوونە وەختی داخەزە لێبوورین لە هەوا دیکەین کە منکارین وان هەمی کومنتان بخوێنین هیویدارین دناڤی بەرنامەیدام کاری بینزانیاریان بمفەمە بۆ هەوەگەیان بن بەرنامەی مایکی خەڵی بەرنامەوەیە هەموو ڕۆژان لەڤێر لەسەر بابەتین هەری گرنگێن ڕۆژێ کو بژیانەوە گرێداینە بەحس و خواستا لەسەر دکەن و هیچی بەشەیەکی ئازادی تەبلینەوە بەرنامەی بن وجود ئەمە لێرە بتنیە خزمەتکردنەوەیە هەیە سبەیە ئەفکاری مشوان عادل دە خزمەتەوەدا بگە ژالیە من ئێوار باش هەر شاد و بەختەوەر بن وڵات هەر ئاوادان بیت